بله جارك ديابا مهاتنا خدمة واجه كونفرانسي آبوريو وبرهنانه وهروساجي آفرتي هوليرو مهوانا جي مهيا وجي دكتور سعد بن علي الشهراني جيجري سكرتيري وزارة وبرهنانه بوكاروبارن آبوريو وتوجناو لشاهمشينا عربستان السعودية. الدكتور سعد بن علي شهراني وكيل وزارة الاستثمار للشؤون الاقتصادية بكاري وزارتي هذا اللقاء وفي أربيل تحديدا في سعودي بخير ببو هرمي كردستان هالسنگاندن تان بو ام زورة كونفرانسا لبواري وبرهنانسيا زۆر سپاس بۆ ئەو میوانداریە ئەمە یەکەم سەردانی منە بۆ هەرێمی کوردستان لە ڕاستیشدا من زۆر سەرسام بووم بە ژێرخانی هەرێمی کوردستان کە بە چاوی خۆمم بینی کە حەفاوەتەوە پێشوازی لە میوانانیش دەکەن زۆر بە گەرمی و ژینگەیەکی لەباری هەیە بۆ بەرهێنان کارتە ئابوووریەکان کە لە هەرێمی کوردستان دەیبینم زۆر پێشکەوتون و ژینگەیەکی لەباری شاکە بە شێوەیەکی باشتر نیشان بدرێن و ئێمە ئامادەین و بەرهێنان تێدا بکەین. من لە دەرفەتێک دەبینم بە گوێرەی ستانداردە جیهانیەکان لەو ئاستەدایە ئەو پێویستە بەرەو پێشچوونی زیاتریشی تێدا بکرێت. من لە دڵنیان زۆر باشە وەبەرهێنەری سعودی لە مەملەکەتی سعودی تاچ لایەنێک تاچڕادەیەک یاخود دەتوانێت یارمەتی دەربێ لە بوژانەوەی زوڵەی ئابووری جاسە پیشەسازی بە یام کشتتوکاڵ لە کوردستان ئەزمموی ئێوە لە سعودیە چۆن بتوانین لە هەرێمی کوردستان سوودی لێ ببینین؟ هەڵبەتە بەر لە 2 ساڵ دەستپێشخەریەک لەلایەن شازادە جێنشینەوە ڕاگەیەندرا یەکێکیان پشتیوانیکردن بوو لە بەوەبەرهێنەرانی سعودیە لە دەرەوەی وڵات هەروەها بۆ بەرهێنەرانی بیانی لە ناو سعودیەش بەڵام ئێوەی ئێمە زیاتر گرنگی پێدەدەین ئەوەیە کە زیاتر پشتیوانی لە بەرهێنەرانی خۆمان بکەین لە دەرەوەی وڵاتەکەمان و ئێمە ئێستا پێویستیمان بە بەرەو پێشبردننی زیاتری کەرتی وەبەرهێنانی سعودی لە عێراق بدەین و لەسەر ئاستێکی فراوان لە سەرچاوە سروشتیەکان لە هەموو سەرچاوە ئەو سەرچاوانەی ئابوووریانەی دوورن لە کارتی نەوت و پیشەسازی و بازرگانی و هەموو ئەو کەرتانەی دیکە تەنانەت وەبەرهێنان لە بواری ئاوادانکردنەوە ئێمە لەو باوەڕدان کە دەتوانین لە سەراسێکی فراوان بەشدار بین و وەبەرهێنەرانی سعودیە دەتوان لێرە کاری وەبەرهێنان بکەن. زۆر باشە چەند سەردانێک هەبوو لەلایەن سەرکردەکانی هەرێمی کوردستان بۆ سعودیە بۆ سوودبینین لە ئەزمموی سعودیە لە کشتتوکاڵ و هەروەها لە سەرچاوەکانی ئاویش چۆن هەرێمی کوردستان سوود لەم ئەزممونە وەربگرێت ئەزمموی هەرێمی کوردستان لەم دوو لایەنە. هەڵبەتە وەک من ئاماژەم پێدا ئێمە استراتیژێتێکی باڵامان هەیە بۆ وەبەرهێنان بەڵام ئێمە هەندێک استراتیژێتی کەرتیشمان هەیە لەوانەش ژینگەیی و کشتتوکاڵ و ئێستا کاری پێکراوە و لەسەری بەردەوامین چۆن بتوانین کە کارتی وەبەرهێنان و ڕاکێشانی سەرنجی وەبەرهێنەرانی بیانی بە وڵاتەکەمان ڕابکێشین. ئێمە کاری هاوبەشمان هەیە لە ڕێگەی ئەنجومەنی هەماهەنگی سعودیەوە لە چەند ساڵی ڕابردوودا کاری باشمان کردووە بۆ کاری هاوبەش و سوودمان لە ئاڵوگۆڕی زانیاریەکان لەگەڵ وەبەرهێنەری سعودی تاچڕادەیەک ئامادەیە یاخود دەیەوێ بێتە وەبەرهێنان لە کەرتە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی چونکە ژینگەی هەرێمی کوردستان لەوانەیە جیابێ لە ناوچەکانی دیکەی عێراق جاچ لە گەشت و گوزار بە یاخود کشتتوکاڵ بە یاخود لایەنەکانی دیکە تەنانەت پیشەسازیش هەڵبەتە لەم بەم دواییانە پرسیاری زۆر هاتنە ئاراوە و ڕوونکردنەوەی زۆر کران لەبارەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە بواری کشتتوکاڵ و بواری تەندروستی و ژێرخان و هەروەها سیستەمی زانیاری زیرەک و
هەروەها پەیوەندیەکانی عێراق لەگەڵ سعودیا لە ڕیاس وای کردووە کە ئەو هەنگاوانە بەرەو پێشتر بچن و کارەکانی ئەنجومەنی هەماهەنگی سعودیەش بوارێکی زیاتری بۆ ئەو بوارە ڕەخساندووە و دەتوانم بڵێم کە دوای سەرکەوتنان بۆ دەخوازم دکتۆر عەلی شەهرانی زۆر سوپاس لەگەڵمان بوو. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاسان دەکەم جارێکی دیکە.